هێرش و مەترسیەکانی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان لە نێویشیاندا ئێرانیش بە هەمان شێوە بەردەوامی هەیە. لە نوێترین هێرشیدا سوپای تورکیا هێرشی کردوتە سەر سنووری شار باژێر لە سنووری پارێزگای سلێمانی و لە برادۆستیش بە هەمان شێوە و هێرشانە هێشتا بوونیان ماوە. یعنی هۆکاری چییە کە تورکیا تا ئێستا ئەم هێرشانی ڕانەگرتووە، پاساوی تورکیا بۆ ئەم هێرشانە و سنوور بەزاندنی هەرێمی کوردستان و عێراق بۆچی دەگەڕێتەوە و دەشێت لە ڕووی استراتیژی و چ کاریگەریەک لە پێگەی هەرێمی کوردستان و سەروەری هەرێمی کوردستان و عێراق دروست بکات و لێکدانەوە سیاسیەکان چی دەبن بۆ داهاتووی هەرێمی کوردستان و ئەم لەشکرکێشی و فراوانخوازی و سنوور بەزاندنانی کە دەکرێت لەلایەن ئێران و تورکیا و بووناو خاکی هەرێمی کوردستان مەودا و ماوەکەی دەشێت تا چەند بخایەنێت. لەسەرم بابەتە دیارە من هەڵدەدەم گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز شیروان شەمێرانی کە ڕاستەخۆ بەڕێزیان وەکو چاودێرێکی سیاسی با ڕێگەی سکایپ میوانی ئێمە دەبێت گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم سەبارەت بە کۆی هەڵسەنگاندنە وردەکان و سیاسیەکان و میکانیزمە گرنگەکان بۆ ڕێگری لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز کاک شیروان گفتوگۆی زیاتر دەکەم. کاک شیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبی. تێبینی و سەرنجی جەنابەت چییە لەسەر بەردەوامی ئەم هێرشانە و ئەم مەترسیانەی تورکیا و ئێران بووناو خاکی هەرێمی کوردستان؟ پرسیارەکەم گوێ لێ نەبوو ببوورە. کاک شیروان پرسییم کە سەرنجی جەنابەت لەسەر هێرشەکانی تورکیا و ئێران چییە بۆ ناو خاکی هەرێمی کوردستان؟ لێکدانەوە سیاسی و ئەمنیەکان چی دەڵێن؟ تورکیا دەیەوێت چی بەدەست بێنێت؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. بنەمایەک هەیە ئەبێ لێی تێبگەین ئەوەی پەیوەندی بە ئێرانەوە هەبێ یان تورکیا یان تەنانەت سووریا و بەغداد. ئەوەیەکەوە هیچ کام لەم وڵاتانە نایانەوێ لە ناو وڵاتی خۆیان یان لە دەرەوەی وڵاتی خۆیان کورد کیانێکی تۆکمە یان بەهێزی هەبێ. ئەو کیانە ببێتە مای ئەوەی کەوا لە استراتیژانەك ئێستا لە داهاتووشا ببێتە مای ئەوەی کەوا زەرەر بە ئەوان بگەێنێ زەرەر بە ئەوان بگەێنێ بە ئاعتیباری ئەوەی کەوا کوردیش لە وڵاتانەی ئەوانە هەیە. ئەو هەنگاوانەی یان ئەو بەردومانانەی کەوا تورکیا ئەینێت چ بۆ ڕۆژاوای کوردستان یان بۆ خاکی هەرێمی کوردستان ئەو بەردومانانەی ئەیکە یان ئەوانەی کەوا ئێرانیەکان زۆر بە سەختی زۆر بە زبری و بێڕەحمانە لە چەند مانگی ڕابردووەوە تا ئێستاش بەردەوامە ئەنجامیاندا هەمووی بۆ ئەوەیەکەوە ئەگەر هێزێک ئەگەر سێبەری هێزێک بەرەو ئەوە بڕوەکەوە دروست بێت لە ناو خاکی خۆیان لە دەرەوەی خاکی خۆیان شوناسی کوردی هەبێ ئەبێ ئەو هێزە هێور بکەنەوە هێمنی بکەنەوە بەهێزی بکەن ئەوەندەی لێ بکەن کەوا نەبێ بەترس بۆ سەرەوان. ئەمە بنەمایەکی نەگۆڕە بێ ئێمە لێی تێبگەین. خاڵی دووەم پەیوەندی بە ڕووداوەکانی ناوخۆی وڵاتەکانەوە هەیە چ ئێران چ تورکیا. تورکیا ئێستا بەرەو هەڵبژاردنەکانی ساڵی 2023 چێ ساڵی 2023 ئەردۆغان ئەوێ سەر لە نوێکە خۆی کاندید بکاتەوە و 100 ساڵتەیە پەڕێ بەسەر دامەزراندنی تورکیای نوێ دوای ڕوخانی خلافەتی عوسمانی ئەیانەوێ هەنگاوێکی تازە بنێن. هەندێک ئەو هەنگاوانەی یانی ئەوان کەواناوی ئەنێن دژە تیرۆر لە هەرێمی کوردستانە یان لە ڕۆژئاوا ئەنجامی ئەدەنەوە پەیوەندی زیاتر بە جۆشدانی جەماوەری ناو خاکی تورکیاەوە هەیە ئاراستەکردنی هەندێک لە سیاسیەکانە یان هەندێک لە دەنگی هەڵبژاردنەکانە بۆ 2023 ئێرانەکانیش پەیوەندی بە خۆپیشاندانەکانی ناوخۆی ئێرانەوە هەیە چونکە پێ ئەچێکەوە داینەمەی ئەو خۆپیشاندانانە کورد بن ناوچە کوردەکان بن و هێزە کوردەکانیش کەوا لە هەرێمی کوردستانن ئەوانیش دەستی ڕاستە خۆیان هەیە لەو خۆپیشاندان. باشە لە تورکیاوە دەست پێ دەکەم کاک شیروان. تورکیا باسی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار کرد کە لە پێش تورکیادایە یعنی پێشبینی و لێکدانەوە سیاسیەکان چی دەڵێن لەسەر ئەوەی کە ئایا وڵاتانی دیکە هاوپەیمانی ناتۆ بە دیاریکراوی وڵاتانی ئەوروپی پاڵپشتیەکی ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆیان بۆ تورکیا دەربڕیوە لە بەرامبەرم هێرشانی بۆ ناوخاکی هەرێمی کوردستان کە تەنها هەرێمی کوردستان نییە بەڵکو ڕۆژاوای کوردستان چە؟ شتێک هەیە دیسانەوە بێ بزانین گۆڕانکاریەک هەیە لە سیاسەتی تورکیا گۆڕانکاریەک هەیە لە ناوچەکە گۆڕانکاریەک هەیە لە هێزی تورکیا لە ڕابردووە بەهۆی بێهێزی ئابووری تورکیاەوە بەهۆی محتاجی تورکیا لە ڕووی سەربازیەوە بۆ ناتۆ بە تایبەت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و لە ڕووی چواردەوردراوێتی تورکیا لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات لە ئاسیا لە ناو وڵاتە عەرەبیەکان و پێویستی دبلۆماسی بە ئەوروپا وای کردبوو کەوا سیاسەتەکانی تورکیا بە تەواوی گونجاو بێ لەگەڵ ڕەغبەتی ئەوروپا و ڕەغبەتی ئەمریکیەکان. ئێستا تورکیا ئەوە ناکات.
تورکیا تا ئاستێکی باش بێنیازە بەرامبەر بە هاوکاری ئەوروپا تورکیا بێنیازە بەرامبەر بەوەیکەوە ئەوروپا ڕازی ئەمریکا ڕازی بێ تەنها ئەمریکا ئەوەندە هەیەکەوە هێز بەکارنێنێ دش بە تورکیا تر ئەگەر ناڕازیش پێ لە هەنگاوە سەربازەکانی چ لە ڕۆژاوایان چ لە هەرێمی کوردستان لای خۆمان تورکیا زۆر باکی ئەوەی نییە بەمانای ئەوەیکەوە تورکیا سربەخۆییەکی سیاسی سەربازی ئابووری پەیدا کردووە لە 20 ساڵی ڕابردوو بەرامبەر بە ئەوروپا و ئەمریکا زۆر باکی نییە بەدۆی ئەوەیە ناگەڕێ ئایا پشتی ئەگرنیان نا وەک بۆ نمونە لە ساڵی 2022 یاوە 26 عفۆن 2006 کاتێکەوە تورکیا هێرشی سەربازی کرد وەک ئێستاکەوە هاتە ناوخاکی هەرێمی کوردستان لە پارێزگای دەوەکەوە ئەمریکەکان یەک مانگێ دوو مانگێ مەجایلان پێدا دوای ئەوەتان بگەڕێرەوە ڕاستە خۆکشایەوە بۆچی هێزی سەربازی ئابووری دیپلۆماسی تورکیا ئێستا جیاوازە ئەمە خاڵێکە وای کردووەکەوە تورکیا بێنیازی بەنسبەت ناتۆ ئەگەر پێ تەماشا بکەیت تورکیا لە باتی ئەوەیەوە پێویستی بە ناتۆ بێ ئێستا وای کردووە ناتۆ بۆ خۆی بەکار ئەهێنێ فنلەندا یان سویدیان ئەو وڵاتانێکەوە ویستیان ببن بە ئەندام لە ناتۆەوە تورکیا بە ئەتیباری ئەوەیەوە ئەندامە لە ناتۆ ئیجباری کردن کەوا سیاسەتەکانی تورکیا بەرامبەر بەپەکەکە قبول بکەن اینجا تورکیا واژووی بوون بە ئەندامبوون لە ناتۆەکە کاتە درێژەی دەبێت دەم هێرشانی تورکیا لە ناو هەرێمی کوردستانە بەپێی ئەوەی کە درێژەدان یان درێژە بوونەوەی ئەو هێرشانەی ئێرانیان تورکیا بە تایبەتی لە هەرێمی کوردستانە پەیوەندی بە پێویستی و سیاسەتی تورکیا و ئێرانەوە هەیە خۆیان پەیوەندی بە ئەوە نییەکەوە ئایا ڕۆژاوایان ئەمریکا رازی ئەبن یان پیان خۆشە بێ یان پیان خۆش نابێت چەندە خۆیان پێویستیان هەبوو کەوا ئەو سیاسەتە درێژ بێیان ئەو بەردومان و جەنگە درێژ بێ ئەوان درێژەی پێدەن مەگەر اللهمە سیاسەتی پەکەکە یان هێزە کوردەکان بەرامبەر بە تورکیان بە ئێران بگۆڕێ واتە پەکەکە ئەو پرۆژە ئاشتی خوازیکەوە تورکیا ئەوێت جێبەجێ بکات لە باکووری کوردستان قبوڵی بکە احتیمال ئەو کاتە ڕابرس باشە کاک شیروان دەزانین کە ئەردۆغان زۆر باس لەوە دەکرێت پێی کارەکانی و ئابووری و سیاسەتی و ئەو ژیانەی کە لە ئێستادا بۆ هاوڵاتیانێکی مواتن و هاونیشتیمانێکی تورکی هەیە لەناو خۆی وڵاتەکەی ڕەزامەندیەکی ئەو تۆی بەدەست نەهێناوە بەڵام لەسەر ئاستەنی و دەوڵەتی و ئەقلیمیەکە هەرێمیەکە تورکیا و ئەردۆغان چۆن دەبیندێ هێز و تواناکەی و بە گۆڕان و ئەو دەنگدانی کە لە پێشە ئەگەر ئەردۆغان سەرکەوتو نەبێت لە هەڵبژاردن هیچ گۆڕانکاریەکە هێنێتە پێشێ بۆ ئەو ئەجندا و ئەو کارانی ئێستا و هێرشانی کە دەیکات بۆ سەر کوردستان بەنسبەت هەرێمەوە یان ناوچەکە فکر و سیاسەتی ئەردۆغانیان پێخۆش نییە بەڵام ناچارن کەەوە مامەڵە لەگەڵ هێزی تورکیا بکەن باش و ئێمەش ئەزانینکەوە لە سیاسەتی نێودەوڵەتی پەیوەندی نێودەوڵەتەکان تەنها بەرژەوەندەکان حاکمن باش بۆیە ئەوان لەبێت بەرژەوەندی خۆیان زۆر باکیان نییە یعنی کورد بەرامبەر بە تورکیا شتێک نییە یان ڕۆژاوا بەرامبەر بە تورکیا هێشتا ئەوان ڕۆژاوا بە بەشێ لە سووریا ئەزانن لەبەرەوە کاتێکەوە بژاردەی بکەن لە نێوان سووریا یان لە نێوان ڕۆژاوا لە نێوان تورکیا بێگومان تورکیایان ئێران هەڵەبژێن ئەمە بەنسبەتەوە بەنسبەت ناوخۆی تورکیا نا ئەوەی کەەوە پەیوەندی بە هەڵبژاردنەکانەوە هەبێ هەتا ئێستا کەسایەتێک نییە کەەوە توانی بێتی ببێ بەڕکابەری حقیقی بە ئەوەیەوە ئەردۆغان بخات لە ساڵی 2023 ئەگەر ئەردۆغانیش بکەوێت پارتی داد و گەشەپێدان ناکەوێت ئەوەش مەسەلەیەکی تر هێشتا حزبێکی بەهێز نییە کەەوە یان کوتلەیەکی بەهێز نییە پێکاتێکی بەهێز نییە بتوانێت داد و گەشەپێدانی تورکیا بکات هەتا ئێستا دروست نەبووە ئایا ئەگەر دەست سەر نەکەوێت یان ئەگەر ئەردۆغان یان پارتی داد و گەشەپێدان نەتوانن کەەوە جارێکی ببنەوە بە حاکم یان ئەو دەنگێکەوە پێویست بێ بەدینەهێنن سیاستیان بەرامبەر بە ڕۆژ ئاوایان بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەگۆڕێ ئەوان سیاستیان بەرامبەر زیاتر بە ناوخۆی تورکیاوە ئەگۆڕێ نەک پەیوەندی بە دەرەوە تورکیەکان یان تورکەکان و هاوڵاتیانی تورکیا بەشێکیش لە کورد تەئیدی سیاسەتی ئەردۆغان ئەکەن لە هەرێمی کوردستانیان لە تورکیا ئەوەی کەەوە ئەوان تەئیدی ناکەن و بە ناڕازین لی پەیوەندی بە ناوخۆی تورکیاوە هەیە نەک پەیوەندی بە سیاسەتەکانی دەرەوەی تورکیا جەهەپەش زۆر بێتاقەت نییە لەوەی کەەوە ئەردۆغان لە هەرێمی کوردستانایکە هەندێک لە هێزە سیاسی تورکیەکان بێتاقەت نین ئەوە پەیوەندی بە ناوخۆی تورکیاوە هەیە سیاسەتی ئابووری سیاسەتی ئازادی یاسا ئازادی خوازەکانی تورکیا و ئەردۆغان و داد و کەشەپێدان لە ناو تورکیا نەک سیاسەتی دەرەوەی تورکیا زۆر باشە ئەما کەمە دوا پرسیار کاک شیروان دەزانم کە بابەتەکە قسەی زیاتر هەڵدەگرێت هێرشەکانی ئێران لە ئێستادا هاوتایە لەگەڵ هێرشەکانی تورکیا یعنی جۆرێک لە تەنسیق و هەماهەنگی هەیە لە نێوان تورکیا و ئێران بۆ لەم تەوقیتەیە بە دیاریکراوی هێرشەکانیان بۆ هەرێمی کوردستان چڕ کردوتەوە ئێران سەرکەوتوو دەبێت و دەیەوێت بەکوێ بگات ئامانجەکەی هەر کاتێک هەستیان کردبێ بە ترسی کورد دیمەشق ئەنقەرە تاران هەمیشە هەماهەنگی یەکتر بوون
پێشتر لەگەڵ بەغدا بینیان ناخۆش بوو بەڵام ئێستاەوە بەغدا شۆتە سەر هێڵ بەهۆی بوونی هەندێک هێزەوە لە عێراق ئەمە خاڵی یەکەم ئێرانەکان بۆ کوێیانەوە ئێرانەکان باکیان نییەکەوە حەفتانە بگرە 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێ بە ساڕۆکی زەمین بە زەمین بە لیستی بە درۆن کەوا هەرێمی کوردستان بارەگای حەزب کوردەکان بەردومان بکەن ئەویان ئەوێکەوە لە کاریان بکەن ئەگەر نەگەنە ئەنجام یان ئەگەر ئەو هێزە یان ئەو ئەنجامانێکەوە ئایانەوە دەستی نەکەن و هەرێمی کوردستان هاوکار نەبێ ئەو کاتە هێرشی سەربازی ناکە بەڵام لە ڕێگای بەغداوە هەرێمی کوردستان ناچار ئەکا بۆ ئەوەیەوە پابند بێ بەو بەڵێنانە یان بەو ئەنجامانیان بەو سیاسەتێکەوە ئێرانەکان یانوێت چونکە بەغدا هێزە حاکمەکانی بەغدا بە تەواوی سنەکان نەبێ بەشێکی زۆر لە شیعەکانەوە ئێستا دەسەڵاتدارن لە بەغا چۆرچەوەی هەماهەنگی بە تەواوی هەماهەنگن و هاوسۆزن لەگەڵ ئەو سیاسەتەی ئێران ئێستا ئەیگرێ بەرامبەر بە هەرێمی کوردستان. بەڕێز شنوان شەمێرانی چاودێری سیاسی زۆر سوپاسکە ڕاستە خۆبەرەکەی سکایپ میانیمە بۆی ماندوو نەبی کاک شیروان.